بەڕێزەوە من لە مێرگسووری داهاتمەوە هاتمێرە ئەو جماعتێک لە سەو سرێنێ و پێشمەرگانە ئەو پێشمەرگانە ئێرانە غاریانەدا ئەمژگەوە چیە گوتیان وەرن سێ نەفەر دوو نەفەر کەوتنە ڕووبارەی وەڵا تەماشەم کرد ئەو زەلامە هەیە لەو بەری دیارە هەواریە کرد گوتی وەرن ئەو هەواری وەرن دوو کەس کەوتنە ڕووبارە وەڵا ئەمە چوین تەگە ڕووباری غاردەلۆ خوارێ ناگەیشتینێ ئێستاش ئەو کوڕە لەو بەری هەوارێکە ئەوە جماعەتی شورتە و ئاسایش شتێوا هاتیە بزانین چارەشی لێ ناکەن. ئەمڕۆ ڕێکەوتی چاری 6 2017 سێ هاوڵاتی دانیشتووی هەولێر کە یەکێکیان کارمەندی ئاسایشەوەی تریشان پێشمەرگەیە و لەگەڵ هاوڵاتێکی تر دیارە سەردانی دەڤەری سۆریانیان کردووە لە ڕووباری گەلی عەلیبەک ئەو شوێنەی کە ئێستا ئێمە لێ ڕاوەساوین هەڵساون مەلەوانیان ئەنجام داوە بەداخەوە لە کۆی ئەو سێ هاوڵاتی دوانیان کە ئەرۆک ئاماژەم پێکرێکە چەند پێشمەرگەیە ئەوتریان کارمەندی ئاسایشە لە ڕووبارەکە خنکاون. دیارە ئەو نوع جۆرە ڕووداوانە لە ساڵانی ڕابردووش لە لامان لە باڵسنووری بەڕێوەبەرایەتیمان تۆمار کراون بە تایبەتی ئەو شوێنێک کە ئێستا ئێمە لێی ڕاوەستاوین و لە بەڕێوەبەرایەتیشمان تابلۆی ئاگادارکردنەوە لەسەر ئەو جادەیەش دانراوە بۆ ئەوەی هاوڵاتی و هەم گەشتیاریش ئاگادار بن لەوەی کە مەترسی خنکان هەیە لەو شوێنانە بەڵام بەداخەوە دیارە ئەو سێ هاوڵاتیە سەردانی ئەو ڕووبارەیان کردووە و مەلەوانیان ئەنجام داوە و دویانیان خنکاون. ئێستاش تیمەکانمان لە مەلەوانی سەرقالی دۆزینەوەی ترمەکانن.